نزیک گوندی دەرزیلەی سەر بە ناحیەی سەنگاو بە ڕێگایەکی دووردا دەچینە نێو دوو ئەشکەوتی تەواو جیاواز و سەرچاوی ئاوێک کە پێی دەڵێن ئاوەسپی. پرۆفیسۆر دیاری عەلی دەمانباتە ناوچەکە و بە شێوەیەکی زانستی ئاشنامان دەکات بە ئەشکەوتەکان و سروشتی دەگمەنی ناوچەکە. ئێمە ئەم ناوچەیە کە تایە وەستاوین ناوچەی ئاوەسپی ویان دێکە کە ناوی دەرزیلەیە. تەمان ئەمە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی جیۆلۆجیەوە. پێویستە هەموو جیۆلۆجیەکی کوردستان ئەم ناوچەیە ببینێ، چونکە بەڕاستی ناوچەیە کە زۆر دیاردەی سەرنجڕاکێشی جیۆلۆجی تایە، هەر لە جۆری بەردەکانی، هەر لە جۆری ئاوەکانی، هەر لە جۆری ئەو کارستانە و هەروەها ئەو ئەشکەوتانی کە تایەتی کە دوو شێوەی جیاوازی ئەشکەوت ئەبینین لە ناوچەکە کە زۆر گرنگە و تاکە شوێنە کە لە عێراقا کە لەو دوو شوێنە لەو دوو نەوع ئەشکەوتە ببینین، هەروەها لەو جۆرە ئاوەسپیە ببینین کە بەو ڕێژەیە هەیە. زۆر شوێنی کەشمان هەیە کە ئاوەکەی بۆ گەنە و ئێش و ئێسی تایە، بەڵام بەم ڕادەیە ئەگەر ببینین ئەمە شاخی ئاژداغە و هەروەها ئەم کەڤرە بەردانی کە پێک هاتووە ئەگەرێتەوە بۆ سەردەمی ئۆلیگۆسین کە نزیکی لە 34 ملیۆن ساڵ لەمەوە پێشەوە دەستی کردو بە نیشتن تا 23 ملیۆن ساڵ لەمەوە پێش کۆتایی پێ هاتووە لە دوو بەشەوەی، بەشێکی کە لە ژێر شاخی ئاژداغەوە لەو بەشەی دەستی چەپاوە، ئەمەی بەشی دەستی ڕاستی ئەو سەوزە کە دوو ڕەنگی جیاوازن، سپی و سەوزوە. لە کاتی باراناوە سێهەمیش لە ئەنجامی بارانبارین لەو ڤالیانەوە یێتە خوارێ. ئەمە سەرچاوی ئاوەکە کە هەڵ ئەقڵێ وتمان بەشێکی لە ناو ئەشکەوتەکەی کە ئێستا ئەچین کە ئاوی ترشاوەکەی پێڵین و ئەشکەوتی ترشاوەکەی پێڵین لێوەیەتە دەرەوە لەم ژێرەوە و بەشێکیشی لەم بەرەوەیەتە دەرەوە لەگەڵ ئەو ئاوان فرێشەکانە یەکە گرن تێکەڵە بنەوە ئەم ئاوە بۆگەنەمان پێکێنن. تەبعەن ئاوە بۆگەنەکە ئەگەر سەیری بکەین دوو ڕەنگی جیاوازە، یەکیان سپی و یەکیان سەوزە، ئەوە ئەحتیما دەکاتە سەر منتیقەیە کە تەسەورە کرێ کە نەوتی تیابێ و کاتی خۆشی بیرت لێدرا لەسەر ئەم شاخە و هەروەها بەسەر ئاوەکۆ پەڵی نەوت ئەبینین. طبعاً ئەو جبسمە کە ئەتوێتەوە بەبوونی ئەو ئۆرگانیک ماتەرە، بەبوونی بەکتریایە گواکە ئەو SO4ەکە واتە کبریتاتەکە کە کوتمان بەردەکە جبسمە CaSO4 ئەو دوانە لێک ئەکاتەوە و کبریتەکە فری ئەبێت لەگەڵ ئێچەکایە گەگرێ H2S ئەجاکە H2S کە هاتە سەرەوە هەندێک جار ئۆکسیدیشن وان بەهۆی ئۆکسانێکی تەواوەتیەوە ئەگۆڕێت ڕەنگێکی سپیمان ئااتێەوە هەر لەبەرەوەی کە بڕێکی زۆر لە کبریتاتی تایە. بەڵام ئەگەر ئۆکسیدیشنەکە ویان ئۆکسانەکە پاشیاڵی بیویان ویان نیمچەیی بوو واکە کە کبریتی بڵێن سەربەست ویان ئێس بنیشێت کە ئەو ڕەنگە سەوزەی ئااتێت و غازەکەش کە بۆن یەکەین ئەو غازەیە کە باسم کرد غازی H2S کە غازێکە نەکە لەم ئاوانە و هەروەها لە کچێلگەنەوتیەکانیش ئەو غازە هەیە کە غازێکە ئەگەر زۆر بۆنی بکەین لە بە هەندێک تەراکیز کوشندەیە بۆ مرۆڤ تووشی خمکانەت ئەکات. اینجا تەوانم ئاوەسپیە یەکێکە لەو ئاوانی کە 100% لە خاکی هەرێمی کوردستانە هەڵ ئەقڵێەوە بەشێکی سەرەکی ڕووباری عوزێم پێک ئەهێنێ کە ئەویش بەنداوێکی لەبەرا کراوە و کە لە خوارتوس خوڕماتوو.